ئەوەی لە کەرکووک و لەسەر زەوی جوتیارانی کورد لە گوندەکانی دەوروبەری کەرکووک ڕوویدا پێشێلکردنی یاسا و دەستور بوو بۆ پێی کە دەبێت سوپا تەداخل و هەروەها دەستێوەردان لەو ناوچانەدا نەکات و ئازاردانی جوتیارانی کورد وەکو سەرۆک بارزانی وتی ئەنفال و کیمیاباران بەبیر کورد دەهێنێتەوە. بەڵام بۆچی دۆخی کەرکووک تا ئێستا ئاسایی نەبووتەوە؟ چی وا دەکات کە ئەقڵیەتی دەسەڵاتدارانی عێراق بەرامبەر بە کورد هەمان ئەقڵیەتی حکوومەتەکانی پێشوو بێت؟ لەگەڵ میوانەکەم زیاتر لەسەر بابەتە قسە دەکەم بەڕێز عەبدولخالق تەلعەت، نوێنەری حکوومەت یاریمی کوردستان لە فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی بەغدا لێرە لەگەڵما. زۆر بەخێر بێی. ئەوەی لە کەرکووک و ئەو گوندانە ڕوویدا بەتایبەتی لە شناغە و گوندەکانی دەوروبەری، جارێکی دیکە کۆمەڵێک ڕووداوی مێژووی و ناخێژێنی بیرهێناینەوە. بۆچی دۆخی ئەو ناوچانە هەروایە؟ زۆر سپاس. ئەوەی کە ڕوویدا نوێ نییە بەنسبەت هەم ناوچەکە هەم ئەوانەی پێشتریش ڕوبەڕووی سوپای عێراق بوونەتەوە. ئەم کێشەیە دەگەڕێتەوە بۆ ساڵانی زۆر زیاتر لە 40 هەتا 50 ساڵ تا ڕژێمی ساڵی 2003 کە ڕژێمی عێراق ڕووخا، سەدام ڕووخا. ئەو کاتە دەتوانین بڵێن ئەو کێشەیە چارەسەرکرا لەبەرەوەی ئەو خەڵکانەی ئەو عەرەبە هاوردەکان هاتبوونە ناوچەکە بەجیان نێشت و ڕۆیشتنمان تا 16 ئۆکتۆبەر. بۆیە ڕووداوی 16 ئۆکتۆبەر دەتوانم بڵم ڕووداوێکی زۆر بەڕاستی زەحمەت بوو بۆ ملەتی کورد. جارێکی تر لە دوای 16 ئۆکتۆبەر ئەو عەرەبانە گەڕانەوە ئەو ناوچەیە بەو شێوەیە کە جاریشتر دەست بەسەر زەویوزاری کوردەکانی ناوچەکەدا بگرن. ئەوەی کە ڕوویدا کەس بەسپاسەوە جەنابی سەرۆکی حکوومەت جنابی سەرۆک بارزانی ئەو شەوە هاتنە سەرهێڵ و لەگەڵ دەسەڵاتدارانی عێراق سەیان کرد کە بەبێ بە زووتری کات ئەو کێشەیە چارەسەر بکرێ و ئەو زەویانەی کە هەیە کە مڵکی ئەوانەنا بخۆی هەموو کێشەکە لەسەر پێنج دێە لەو ناوچەیە. ئەو بابەتە ئەو پێنج دەیە کە کەتونەتە ئەو ناوچەیە کەوتونەتە ناوچەی تایبەتە بە کەرکووک. باشە لەبەرەوەی هەم بڵێ باشە جەنابی لیوا. ئێستا بینین لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە هەندێک ناوچە لە سنووری کەرکووک و ناوچە کوردستانەکان هەیە کە بۆشایی ئەمنی لێیە، بەڵام سوپای عێراقی لێ نییە. بەڵام لەو شوێنانەی کە خەڵک کێشەی خاک و مافی خۆی هەیە سوپا دەستێوەردان دەکات. بە پێی دەستورەمە ڕێگە پێدراو نییە. بۆچی سوپا لەو ناوچانە بە بەردەوام بوونی هەیە؟ ئەو شوێنانە سوپای لێیە. بەڵێ لەبەرەوەی ئەو گوندانە نزیکن لە کێلژە نەفتەکانی کەرکووک. سوپای لێیە، سوپای پۆلیسی نەفت و گازی لێیە. بەڵام ئەو ناوچانە لەبەرەوەی ناوچەیەکی گرنگن بەنسبەت هەم هەرێمی کوردستان و هەم عێراقیش. بۆیە هەوڵ دەدا بە هەر شێوەیەک بێ ئەوەندە گوندەی کەماوە چەند گوندێک لە ناوچەیە ماوە کورد دێنشینە و بیان هەوڵ دەدا ئەوانەش باشە. ئیشی سوپا پاراستنی ئەمنیەتی ناوچەکانەیە هێرشکردنی سەر جوتیارانی کورد لەو ناوچانە. ئەو ئێستان باسی ئەوە دەکەم. دوای ئەوەی کە سەرۆک وەزیرانی عێراق خاتە سەرهێڵ دوو لیژنێ ڕەوان کرد. لیژنەیەک کە بە نوێنەرایەتی ئەو جێگری وەزیری داد هاتە ناوچەکە و لە پارێزگای کەرکووک کۆبەوە و لیژنەیەکیش ئێمە وەکو فەرماندەی هێزاوە بەشەکان هاتینە ناوچەکە بۆی زیاتر لە بابەتەکان بکۆنڕێتەوە. ئەوەی کە هەیە کە من لە لێکۆڕینەوەکاندا بووین سوپا دەڵێ من بڕیاری سەروی خۆم جێبەجێ دەکەم. بەڵێ ڕاست دەکا بڕیارێک لە سەروی خۆوە لە وەزارەتی بەرگری عێراقەوە بە نووسرای فەرمی بۆی چووە کە قەدەغە بکرێ جوتیارانی کورد لەو ناوچەیە بە هیچ شێوەیەک کوشتکۆڵ نەکەن و ئەو پێشتریش ئەو کوشتکۆڵیان دەکرد ڕابگیرێتن تا ئاگادار دەکرێنەوە. لەبەرەوەی کە تۆ باسی دەستورت کرد بڵێ بڕیارەکە هەیە و پەرلەمان مسادەقەی لەسەر کرد و دادگای ئیتیحادی بڕیاری لەسەردا لە وەقاعی عێراقی بڵاوکەوە. دوای ئەوەی ئەو لیژنانە دوێنێ ئیشەکانی خۆمان هەموو تەواو کرد و گەڕانەوە وەفدەکە گەڕاوە بەغدا و بڕیارە لە هەفتەی داهاتوو ئەو راپۆرتە تەواو بکرێ و تەسلیم بە سەرۆک وەزیرانی عێراق بکرێت بۆی بڕیارێکی کۆتایی لەسەر ئەو بابەتە بدرێ جارێشتر ئەو کێشەیە نێتەوە و نەبێت تا کێشەیەکی گەورە لە نێوان جوتیارانی کرد و سوپای. باشان بڕیارە کۆتایی ئەتوانێت کۆتایی بەم کێشانە بێنێت وەکو ئاماژەت پێکرمە مێژوویەکی دوور و درێژی هەیە. وەزارەتی بەرگری تەداخل دەکات و ئەمر بە سوپا دەکات. ئایا ئەمە دەسەڵاتی ئەوە کەم کارە بکاتەمە ڕۆڵی ئەوە؟ من باسی ئەو بابەتەم کرد پێشتریش دەڵێم ئەبێ ئەو بابەتە لە بەغدا چارەسەر بکرێتن. پێشتر باسی ئەومان دەکرد دەمانگوت ئەو پارێزگای کەرکووک عەرەبە و شۆڤینیە و دەست بەسەر ئەو ناوچەکەداگە. بەڵام ئێستا پارێزگا کوردە بۆیە من داوای لێ دەکەم ئەمڕۆژ لە کەناڵەکان باسم کرد داوا لە پارێزگای کەرکووک دەکەم
خۆی بە ساحێبی منتەقەکە بزانێ ئەو مەلەفە هەگرێ و بچێ لە بەغدا لەگەڵ بەرپرسان ئەو کێشەیە چارەسەر بکاتن لەبەر ئەو وەکو بەرپرسی ئیدارەی ناوچەکە هەرچەند خەڵک ئەگەر لە ئەوانەی کە کردان لە کەناڵەکان هەموو میدیاکان خەڵک داوای ڕاستەوخۆی سەرۆک بارزانانی دەکا کە ئەو کێشەیان بۆ چارەسەر بکات کە تەنها بە ئەو چارەسەر دەبێت بەڵێ منیش دەڵێم تەنها بە ئەو چارەسەر دەبێت و بتواندێت لەگەڵ حکوومەتی عێراق جارێشتر وەکو سەرۆک وەزیران پەیوەندی بکاتەوە ئەو کێشەیە بنبڕ بکات لەبەرەوەی سوپاکە لەوێ ئەڵێ من بڕیاری سەروی خۆم جێبەجێ دەکەم ئەو بڕیارم بەڕاستیش بڕیارەکەی بواتووە یعنی ئەوە نییە هەر لە خۆیەوە بڕیار بدە هەر کاتێک بڕیارێک پێچوانەیە و بڕیار هات ئەوان ناچار دەبن جێبەجێ بکەن بۆیە ئەو مۆڵەتی دراوە کە ئێستا مۆڵەتی هەفتەیەک دراوە هیوادارم لەماوەی ئەو هەفتەیە بتوانین لە بەغدا ئەو کێشانە چارەسەر بکرێ و سەرۆک وەزیرانی عێراق بڕیارێک بدا کە جارێکتر ئەو ڕووداوانە دووبارە نەبێت. باشە جەنابەت دەڵێ کە ئەم کێشانە دەبێت لە بەغدا چارەسەر بکرێن و بڕیاری کۆتایی لەسەر بدرێت ئایا نیەتێکەیە لەلایەن بەغداوە تۆ کە لەگەڵ یان قسە دەکەی چۆن دەڕوانە دۆخی کەرکووک ئەوان نیەتی ئەویان هەیە کە هەنگاو بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە هەڵبگرن یا بربەست هەیە ئەگەر هەیە چییە؟ بەتاکید بربەست هەیە تۆ ئەگەر من لەگەڵ لیژنەکەش قسەم کرد تۆ کە دەچی بۆ ڕێگای مەخمور یەک ڕێگایە ئەم لایە کەوتۆتە کەرکووک و ئەو دیوەش کەوتۆتە نینەوە ینی مووسڵ لەولایە جوتیارانی کورد بە ئارزوی خۆیان تەنها جادەک بینە بە ئارزوی خۆیان کوشتکاڵ دەکەن و بێ ئەوەی سوپاشی لێە و سوپای عێراقیشی لێە و هیچ کەسێک تەداخلی بابەتە کە دێتە لای کەرکووک نەخێر کێشە دروست دەکەن و ڕێگە نادەن و هەوڵی توانای ئەوەیە کە ئەو جوتیانە لەوێ هەرگرن و نەیە لەنجارێشتر کورد لەو ناوچەیە بتوانێت کوشتکاڵی خۆی بکات من بۆیە سپاسی هەموو ئەو لیژنەیە دەکەم سپاسی ئەندام پەرلەمانەکانی خۆشمان دەکەن کە لەگەڵ جوتیارەکان بوون ئەو وەختی کە ئێمە چوین بۆی بتوانین بە هەموو لایەک هەوڵ بدرێ ئەو کێشەیە چونچێ بەڕاستی خراپ دەبێت ئەگەر چارەسەری نەکەین لەوانەیە خوا نەخواستا بەیانی ئەگەر ئەو هەفتەیە تەواو بوو بەس دڵنیام کە بڕیارێک لەلایەن سەرۆک وەزیرانی عێراقەوە دەردەچێت بۆی بتوانانی هەموو لایەک پێڕازی بن و کێشە کۆتایی باشە لە سەرەتای قسەکان ئاماژەت بەوە کرد کە مەلێک کەوتەکانی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر کە تا ئێستاش لەو ناوچانە بەردەوامە بەڵام بڕیار بوو کە لە ناوچەکانی بۆشایی ئەمنی کە ئێستا پێشمەرگەی لێنین ژمارەی لیوای هاوبەش دروست بکرێن بە هەماهەنگی کە جەنابیشت ئیتر ئەو بوارەدا خەریکی دانوستانی لەگەڵەوان و قسە دەکەی ئەم لیوایانەکەی دەست بەکار دەبن لەکوێ دەست بەکار بوونە و ئەگەر هەیە بۆچی ڕێگری ناکەن لەم جۆرە دەست بەکار بوونە ئەو لیوانە دەست بەکار بوونە و لە شوێنی ڕووداوەکەش لیوای هاوبەشی لێ کە کۆمەڵک ئامر لیوایەکان و ئامر فۆجەکەیان کووردە من کە چوون بۆ منتەقە چوومە لای لای ئەوان دانیشتی کۆبنەوەکەمان کرد بەڵام ئەوەی کە هەیە بڕیارەکە لە بەغداوە دێ بۆ سوپای عێراق نەک بۆ لیوای هاوبەش کە بچەند ڕێگری بکەن و ڕێگە نەدەن کورد لەو ناوچەیە جارێشتر دابەش بێتەوە کوشتکاڵ بکەن دانێ ئەو ناوچەیە بێگزاری چۆل بکرێتن بەڵام هیوادارم بە هیچ شێوەیەک ئێمە وەکو هەرێمی کوردستان ڕێگە نەدرێ و فەرماندەی بەشەکانی عێراقش کە من نوێنەراتی دەکەم ئەوان ڕێیەکی زۆر باشیان هەیە لەسەر ئەو بابەتە کە دەبێ خەڵک ئازادانە بچی کێرگەکانیان بچێلن و نەبێت هۆی دروستبوونی جێژە و کێشە و مەشاکل لەو ناوچەیە شوێن لە بەرژەوەندی کەسمان نییە هەروەکو دەبینن ئەمڕۆ هێزەکانی داعش لە ناوچەی گەرمیان و لە منتەقەی داودا هاتوونە و تعدایان لە سێ شوان کردووە ئەوانە لەکوێوە دێن بۆ ئاوا دەستکراوە بەردەوامن مەسەلەی هەبوونی چەکدارانی داعش تا ئەمڕۆژ بە بەردەوامی دەیان بیندرێ ڕۆژانە لەو ناوچانە هاتوچۆ دەکەن بۆیە هەبوونی ئەو کێشانە بە تاکید ڕێگە خۆشکە دەبێت بۆی جارشتر بتوان داعش بگەڕن ناوچەکە و کێشە بۆ باشە وتت ئامانجەوەیە کە خەڵکی ئەو ناوچەیە گوندەکانی خۆیان چۆڵ بکەن لەو ناوچەیە نەمێنن ئەمە بۆچی وەکێ لە پشت جێبەجێکردنیم ئامانجانەیە کە هەیەە بە تاکید بابەتە ئەوەندە بابەتی زەوی و خاک و ئەوەیە ئەوەندە بابەتەکە سەرباز و جوتیانە بابەتەکە بابەتێکی سیاسیە وازح دیارە بۆیە دەوی سیاسیانە ئەو بابەتە چارەسەر بکرێت نە لە ڕێگەی سەرباز و نە لە ڕێگای دەداخولی عسکەری و سەربازی دەبێت بە زووترین کات ئەوە چارەسەر بکرێت بۆیش من بە سوپاسەوە بۆ سەرۆکی حکوومەت یان جەنابی سەرۆک بارزانانی
ئەوانە هەموو کات هەوڵدان و بە خەڵک دەڵێن و بە جوتیاران دەڵێن کە خەڵک بەجیان ناهێنین و لە پشتیان دەبین و ڕێگە نادەین بە هیچ شێوەیە کەس مافەکانیان بخۆ. من لێرەوە پێشتر دیسان ئەوەی دووبار دەکەمەوە پێشتر گلەیمان دەکرد پارێزگاری کەرکووک عەرەب بوو کە نەیدەتوانی بەڵام ئێستا کوردە بۆیە من داوای لێ دەکەم زیاتر بە جدیانە بچێتە بابەتەکان و لەبەرەوەی پەیوەندی بە کوردی ناوچەکەی و ئەو ناوچەی کە ئێستا کێشەی لەسەرە ڕاستەوخۆ لە ڕووی ئیدارەوە پەیوەندی دایرێکتی لەگەڵ پارێزگاری کەرکووک هەیە و دەتوانم بڵێم کۆبوونەوەکان ئەوەی کە دوێنێ کراشتی زۆر باش کرا ماوە بچێتەوە راپۆرتەکە بگاتە بەغدا و سەرۆکوەزیران بڕیاری زۆر باشە لە کۆتاییدا بەس بە کورتی دەپرسم لە بەرەوەی پرسیاری خەڵکە ئەو دوو سەربازەی کە پەلاماری ئەو جوتیارە کوردایان داوە ملپێچەکەیان لە ملی داچون کرد بیخنکێنن ئەوە چی لەسەر فەرمانی سەرۆکوەزیران لیژنێکی لۆکۆڵینەوە پێکات کە ئێمە تێدا لیژ نەبووین ئەو سەربازەی کە ئەوە بە بڕیاری ئەو دەستگیر کراو ئێستا بەندە و لیژنەی لۆکۆڵینۆش هەموو ینی وتەکانی هەم جوتیارەکان وەرگیرە ئەوەی کە تعدەلێک هەم ئەو سەربازانی کە لێ بوون وتەکانی وەرگیرا بووە فایلێک ئەویش ئەبێ لەلایەن فەرماندەی هێزی عێراق کە سوودانیە بڕیاری کۆتایی لەسەر بدا و ئەو بابەتش کۆتایی زۆر باشە بەڕێز عەبدولخالق تەلعەت نوێنەری حکوومەتی یاریمی کوردستان لە ئۆپراسیۆنە هاوبەشەکان لە بەغدا زۆر سپاس ڕێزم بۆ جەنابەت.